بینەرانی یازید و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوی ئێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیستان پێشکەش لە هەفتەیەکتر و بەرنامەیەکترە لە خزمەتانام. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ هوماوونی گودازگەر ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە کۆچی تاریخی مەریوان. هەروەکو ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویست ئاگادارن ئەگەر اشتباه نەکەم 2 هەفتە لەوە پێش میزگردێکشمان پێکێنا بوو هەر سەبارەت بەو ڕووداوە تاریخیانە و حەملەی ڕژیمی جمهوری ئیسلامی بۆ کوردستان و مەریوانەوەمانە قسە و باسمان کردووە و مشەخەسەن لەسەر کۆچی خەڵکی شۆڕژگێڕی مەریوان کە شاریان بەجێهێشت قسە و باسمان کرد. بەڵام بەهۆی کەمی وەختەکەەوە ئەو جۆرەی پێمان وابوو لازمە هەموو گۆشە و زەوایای ئەو کۆچە تاریخێمان نەتوانی پوشش بدەین. هەر بەو دەلیلە ئەو ڕۆکە لەم بەشە لە بەرنامە هاوڕێ هوماوین کە خۆیەکی لە دەستەندەرکاری ئەو کۆچە تاریخی و ئەو مبارزاتەی ئەو دەورەی شاری مەریوان بووە، لەم بەشە لە بەرنامە میوانی بەرنامەدە و قسە و باسێکی زیاترەکەینەوە گۆشە و زەوایانەی کە نەمانتوانی لە بەرنامەی ڕابردووە پوششی بدەین لەم بەرنامەدا باسی دەکەین. هاوڕێ هوماوین ئەگەدەیکی منتە زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هاوڕێ ئەبوو، ماندوونەبوونیەکەم لە ئێوە و هەروە ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هاوڕێ هوماوین. وەکو کورتی شارەم پێکرد بەهۆی گرنگی ئەم ڕووداوە تاریخی ئەم کۆچەی کە خەڵکی مەریوان بە ئێتراز بە دانانی مەقەری سوپای پاسداران و حضوری ئەسڵەن کولەن جمهوری ئیسلامی لە کوردستان و لە مەریوان بەرحاڵ بۆ خۆدێکی لەو کەسانەوەی کە دەستەندەرکاری ئەو کۆچە تاریخی بووە. ئەمە کە دیارە دووەمین بارە وەکو ئیشارەم پێکرد. پرسیارەکەم لێەوە ئەوەیە سەبارەت بەم کۆچ و ڕووداوە تاریخیە ئەگەر دەلایلێکی زۆرتر لە باسەکانی پێشوو پێت وابێ خاسترەوە تایبەتیتر لازمە یا لەو بەرنامەی پێشووە نەمانتوانیوە ئیشارەی پێ بکەین، ئەگەر شتێکی تر زیادەیەک تەوزیحێکی زیاتر و ڕۆشنتر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ بدەیت لەم ڕووداوە تاریخی. زۆر سپاس دەکەم. فەرموو. بەڵێ ئەمساڵ من ئەگەر تماشاتان کردبێ هەروە بینەرانی ئێوە ئەگەر تەوەجۆیان کردبێت هەم لە تەلەڤیزیۆنەکان و هەم لە دنیای مەجازیە سەبارەت بە ساڵوگەردی کۆچی مەریوان قسەی زۆرتر کریا. زۆر کەس لە دنیای مەجازی لە تەلەڤیزیۆنەکان بە بۆچوونی مختلف بەهەرحاڵ بۆچوونی مختلف منزورم ئەوە نییە کە شتێکی خراپ و تراوە، بەرەحاڵ بە ڕەوایەتی مختلف ئەم شتیان باس کرد. من بۆ خۆم هیچ ساڵی وەکو ئیمساڵ نەمدیت بوو کە ئەوە دوور بخرێتە سەر کۆچی مەریوان و دیارە ئیسا سیویەکی تیر کە ئەمڕۆیە و ئەم بەرنامەیە ئێمە 1-2 ڕۆژتر بڵاوە بێتەوە ڕۆژی شروعی کۆچی مەریوانە و هەر بەم بۆنەوە من زۆر خۆشحاڵم کە ئەحزاب و جەرەیانات و شخصیەتگەرێکی زۆرتر باسی ئەم کۆچەیان کرد و لەسەر ئەهمیەت و بە ئیسڵاجێک و پێگەی زۆر مهمی ئەم کۆچە قسە و باسییان کرد. دیارە بازێ لەم شتانە ڕەوایەت لە کەسانێ تر کە ئەمانە گێڕیاوەسە و بە ئیسڵاح باسی کراوە، لەوانەیە بازە شتگەرێکی زۆر دقیق نەبێ، بازە تاریخێکی بازە شوێنێکی بازێ لە ئەو تەحوڵاتە کە ڕوویدا، بازێ لە ئەو ئیتفاقاتەوە لە ئەو ماوە ڕوویدا، بەڵام ئەوانە زۆر بەرجەستەنین، زۆر مهم نین. مهم ئەوەیە کە لە ئەم شرایەتا بنەزەری من ئەم شرایەت و ئەوزا و ئەحواڵە وا ئیسە جامعەی کوردستان و هەروەها ئێرانی هاتیە مەسەلەی یەکێتی خەڵک، مەسەلەی هەمبەستگی و مەسەلەی ئیتحادی خەڵک ئێستا تقریبا وردی زوانی هەموو کەسێکە، هەموو حەزب و جەرەیان و چالاکی سیاسیەکە لە چەپ و لە ڕاستەوە. خەریکن باسی ئەوە ئەکرێت کە تاکتیکی دروست بوو ئەوە کە بەرامبەر بە ئەم وەزعە کە هاتووەسە بەرەوە هەستیارەوە لە عینی حاڵە مەترسیدارە ئەتوانێت ببێتە باعیس ئەوە کە جامعەی ئێران و کوردستان بە ڕێیەکی نەخوازراوە ببات. تاکتیکی دروست چییە؟
چه هەڵوێستی و چه ئەبزار و ئامرازێ بەدەستەوە بگیرێ هەر بۆیە لە ئێرە مەسلەی ئەم کۆچە کە مەسلەی سازماندانی خەڵکی شارێکە مەسلەی ڕابەریکردنی خەڵکی شارێکە مەسلەی یەکپارچەیی و هەمبەستگی خەڵکی شارێکە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئەوە بەرجەستە ئەبێتەوە من شخصەن پێم وایە تەجروبەی کۆچ ئیسە نە یەک بە یەک چۆن ئێمە ئیسە حدودی 47 ساڵ ئێمە دوورە و کەوتوین لە ئەو وەختەی جامعەی کوردستان جامعەی مەریوان و هەموو شوێنی تر دیارە ئیسە زۆر شت فەرقی کردووە ئیسە ئەمرازی مبارزە جۆرەترە ئیسە شعارەکان بەنەوعیترە ئیسە 3 نەسڵ دوای ئێمە هاتووسە سەرکار دیارە ئەوانە هەموو گۆڕانکارین بەڵام یەک شت عەوەز نەبووە ئەویش ئەوەیەکە هێزی جەماوەر هێزی سازماندرا و ڕێکخەری جەماوەر لە ئەم شەرایەتە ئەو قسەی ئەوەڵ ئەکات و ئەو تاکتیکە ئەساسیەیە کە ئەتوانێت نێڵێ لە ئەم شرایەتی شەڕا لە ئەم شرایەتە کە سەناریۆی ڕەش خەتەری هەز بەسەر جامعەی کوردستان و ئێرانە نێڵێ ئەو وەزعیەتە مەینەتبارە بەسەر کۆمەڵگا بێتە بەرەوە یعنی ئەمە ئەو شتەیە ئەیسەخ باشە دەورانێ بووە بە ئێمە تەحمیل کراوە وەکو ساڵی 58 کە مبارزەی مەسەلەحانە بکرێ لە کوردستانە ئەو وەختە جێگە و پێیگەی زۆر مهم بوو زۆر ئەیتوانی تەئسیر کاتە سەر مبارزاتی جەماوەری خەڵک و نەوعێتر بوو ئێستا ئەوانە گۆڕاون ئێستا تۆ بە مبارزەی مەسەلەحانە بەتایبەت بە ئەو شێوەی پێشمەرگایەتی وا پێشترە کریا ئەمانە ناتوانانی مستەقیم وە بەتایبەت لە دوورەوە ئەسان حتا لە نزیکەوە تەئسیر کەیتە سەر مبارزاتی خەڵک و بەربەس ببەستی بە سەناریۆگەرێک کە لەوانەیە خەتەر بێ بۆ ئەمڕۆی جامعەی کوردستان لە دڵی ئەم سەناریۆی شەڕ و پێکداداناکە لە خاوەرمیانەوە بەتایبەت لە ئێران و لە کوردستانە هەیە ئێمە ئەزانین جمهوری ئیسلامی هەمیشە حساس بووە بە کوردستان ئەوە سا ئیسا میلیتاریزەی کردووە بڕێ لە مەرزەکان بە شۆن فرسەتێکە ئەگەڕێکە بە بەهانەیەکەوە مردم خاتە زیندان بڵێ ئەمە جاسوسی ئینگلیس و ئیسرائیلن ئەمە سەر بە ئەحزابی ئۆپۆزیسیۆن و چی و ئەمانە لە نەتیجە ئەو ئامرازەیە ئیسەیتر ئەو جێگە و پایگایە وەکو دەورانی ساڵی 58 نەماوە ئێستا ئیمڕۆ زیاتر لە دەورانی کۆچ مەسلەی ئیتحادی مردم مەسلەی هەمبەستگی مردم و مەسلەی ڕەهبەری یەکدەست بە نەزەری من ئێستا لە هەموو وەختێک بە ئێسڵا گرنگترە بە نەزەر من ئەمە ئەکاتە ئەوەکە جێگە و پێگەی کۆچی مەریوان کە 47 ساڵ لەم و بەرتوانیان یەک شار بە تەواوی لە دانیشتوو خاڵی بکەن و نێڵن جمهوری ئیسلامی زوو دڕاست بە ئێسڵا شارەکەیان بە شەڵاڵی خۆیان بکێشێت ئەمە ئەو دەرس و تەجروبەیە کە ئەبێ بیگەڕینەوە بۆ نەسڵەکانی ئیمڕۆ کە ئیمڕۆ ئەو ئەبزارە دیارە پێچیدەترە تۆزێک سەختترە بەو ڕەحەتیە نییە ئێمە شار و چل بە دەستمانەوە بوو لەوانەیە زۆر شت فەرقی کرد بێ بەڵام لە عینی حاڵە مەسلەی هەمبەستگی و ڕێکخراوی و مبارزەی مەدەنی متەشەکل ئیمڕۆ جوابە زۆر سپاس لە رابطە لەگەڵ هەمبەستگی و یەکگرتووی خەڵک ممکنە پرسیارێ بکەم هەورە هومایان دیارە هەروەکو تۆش بۆ خۆت باست کرد باتەوەجێ بە هەلومەرجی ئێستاوە حساسبوونی وەزاکە و بۆی ئەم شەڕەی ئەمریکا و ئیسرائیل و جمهوری ئیسلامی کولەن خاوەرمیانە بۆتە یەک پارچە بارود دیارە مەسلەی کۆچی مەریوان تەنها شتێ نییە کە بڵێن ئەوە بە تاریخ سپێردرا و ئیدێ بێ فەرامۆش کرێ حساسیەت و مهمبوونی ئەو دەورانە و ئەو تەجروبانە و ئەو نەسلەی کە لەو دەورە نەخش و دەوری خۆیان بوو ئێستا لەم شەرایەتە باتەوەجێ بە فەزای شەڕی و دەرگیری ئەم شەڕ و جمهوری ئیسلامی و کە لەلایەک و جمهوری ئیسلامی 100 بەرابەری ئەو دەورانە زەعیفتر بووە و ناڕەزایەتی خەڵکیش 10 بەرابەر و 100 بەرابەر دژ بە جمهوری ئیسلامی زیاتر بووە مهمی ئەو کۆچە ئەوەیەکە لەو دەرس و تەجروبانە بەتایبەت ئەو نەسلەی کە لەو دەورەدا نەبوون لەو شۆڕشەدا نەبوون پێت وا بێ چە ئەندازە ئەو ڕەوایەتە تاریخیە لازمە کە بۆ ئەم نەسلەی کە ئێستا لەگەڵ جمهوری ئیسلامی دەرگیرن و ئەو هەموو قین و تووڕەی و ناڕەزایەتیە وجودی هەیە لازمە کە ئەو دەرس و تەجروبانە بەدەستەوە بگرن باتەوەجێ بەو فەزای شەڕیە ممکنە هەر ئانی و هیوادارم اتفاقی وانەکەوێ بەڵام هیچ تەزمینێ نییە نەتەنیا شارێکی وەک مەریوان بەڵکێ چەندین شار لە کوردستان یا سەراسەری کوردستان ئەو شەرایەت و ئەوزا و ئەحواڵە خەتیرە و خەتەرناکە بۆ خەڵکە ممکنە تەحمیل کرێ ئەم تەجربانە پێت وابێت چەندێ لازمەکە ئەو خەڵکە و بەتایبەت ئەو نەسلەی لەو دەورانە بوون بەدەستەوە بگرن
بەڵێ قەتعاً شکل و شێوازەکەی من عەرزم کرد دوای سێ نەسڵ کە بە شوێن ئێمە هاتوون فەرقەکە فەرهەنگی جامعە فەرهەنگی مبارزە ئەمرازەکانیان شوعارەکانیان بەرحاڵ تا ئەندازەیەکی زۆر گۆڕانکاری تیا بەسەر هاتووە بەڵام ئەوە کە بە هەمبەستگی خەڵک ئەکردیەوە بەعزە سەناریۆیەک لابین و خەڵک ئەمنیەتی خەڵک نەجات بی ئەوە هەر وەکو کۆچی مەریوان ماسەوە شتگەرێکە مهمە ئەوەیەکە تۆ بەرچاوت ڕۆشن بێت بەچی ئەڵێ بەچی بە چ شتێک ئەڵێ نە بە چ شتێک ئەڵێ بەڵێ ئیمڕۆ شەڕ و لابردنی شەڕ بە نەزەر من سەرەکی ترین وەزیفەیەکە کە هەر هەمبەستگی و ڕێکخراوەیەک لە کوردستانە ئەبێ لە دەوری جەم بێتەوە ئێوە تماشاکەن شەڕ و نەهامەتیەکانی بەڕاستی تەنی هەڵچنیوە بە جامعەی ئێران و هەروەها لە کوردستانە ئێوە تماشای قیمەتکەن من دوێنێک لەگەڵ کەسێک قسەمە کرد لە شاری سنە ئێوت ئێستایی تر لەسەر مێوەفرۆشی و ئەو شتانە واشتومەک ئەفرۆشن نانووسن کیلۆیە چەند ئەنووسن نیو کیلو بە ئەوەندە بۆ ئەوە کە خەڵک نەترسن قیمەتەکەی نەهالەبانەوە ڕۆژ بە ڕۆژ بەبێ ئەوە کەس کۆنتترۆڵی کا ئەڕۆی لە بانک داوای پوڵ ئەەکەی پوڵی نەخت ئەڵێ نیمانە ئەڵێ نیمانە بانکەکان پوڵیان تیان نەماوە با ئیتر بێکاری بێسێ با ئیتر ئەو هەمووە سەختی مەعیشەتەوە بەبێ ئەم شەڕیشە هەربوو بێسێ لە نەتیجا نە بە شەڕ وەستاننی شەڕ بە نەزەر من ئەو شعارە ئەسلیەیە کە ئەبێ مردم لە نەزەریا لە هینی بگرن لە نەزەری بگرن و حەڵی ئەوە کۆبنەوە عەلەی شەڕ و بۆ دابینکردنی مەعیشەت و ژیانی خۆیان جمهوری ئیسلامی هێشتا هەر ئیمکاناتێکی بەدەستەوەیە کە خەرجی شەڕ و سپای پاسداران و نازانم هێشتا نیابەتیەکان و ئەمانیەکە ئێستا بە قەڵی خودی جمهوری ئیسلامی لە ئێران هەر ببوونی ئەم شەڕەوە 5 ملیۆن نەفەر بێکار بوون ئەمانە هەمووی ئەبێت ببێ بە ئەو شعارە کە خەڵک لە ئەم شرایەتە هەمبەستگی و یەکێتی وەکو زمانی کۆچی مەریوانی بۆ وجود بێرێ لە شارێکە لە شارۆچکەیەکە نە بە شەڕ ئەرێ بۆ مەعیشەت و دابینکردنی ژیانی خەڵک عەلەیهی مەعیشەتی مەشەقەتبارێکە بە جامعە بە ئیسلاح داسەپێنراوە یەکێتر لە شتگەرێک وە هەر وەکو دەورانی کۆچی مەریوان بە نەزەر من ئەبێ لە نەزەریان گیری ئەویش ڕەهبەرانی چالاک و عەداڵەتخواز و بەرابەری تەڵەبی جامعەن کە ئەوان بێن ابتکارەکە بەدەستەوە بگرا ئێمە هەموو ئەزانین کە لە نێو جامعەی کوردستانی چاوەک هەموو دنیا بۆ چوون و گرایشاتی مختلف هەیە ئەحزابێک هەن ئەحزابی ناسیۆنالیست کە ئەیانەوێ فەقەر خۆیان بە قودرەت بگەن حەزبەکەی خۆیان بە قودرەت بگەن هەر بەوە کە ئێمە هەموو کوردین ئیتر ئەیانوێ خاڵ بکەنە چاو خەڵک و لە زۆر شت بە ئیسلاح بەڕاستی لایەن بن یەکێک لەوانە ئەوەیە کە ئەوان لەگەڵ شەڕ مخالف نین ئەبێ ئێمە لەگەڵ شەڕ مخالف بین ئەبێ ئێمە بۆ ئەوە کە شەڕ بوەستێ داکۆچی بکەین جا هەر کەوایە ئێمە لە بینی بۆچوونگەری مختلفە ئەبێ ئەو بۆچوونە عەداڵەتخوا و بەرابەری تەڵەبە وا ئەڵێ شەڕ نە وا ئەڵێ دابینکردنی مەعیشەتی خەڵک وا ئەبێ وا ئەڵێ نەمانی زیندان و ئیعدام دابینکردنی ئەمنیەت بۆ خەڵک و بۆ بە ئیسلاح جەوانان و ئەمانە ئەبێ شعاری ئەو هەمبەستەگیە بێ ئەگەر قەرار بێ ئیتحادی هەبێ ئەگەر قەرار بێ هەمبەستەگیە هەبێت ئێمە بۆ ئەوە تێئەکۆشین بەدەست ڕابەرانی عەداڵەتخواز و بەرابەری تەڵەبەوە لەبێ لە کوردستان ئێرانە کە شعارەکانیان و بۆچوونەکانیان و ئاهدافیان لەگەڵ ئەحزابی ناسیۆنالیست فەرق ئەکا و یەکێک لە ئەو شتانە هەروەها من لێرە عەرزم کرد ئەویش ئەوەیەکە ئەمڕۆ شارەکان قدرەتی توودەی خەڵک وەلی بە شەرتێکە سازماندراو بێ بە شەرتێکە هەمبەستە بێت ئەو ئەتوانێت بێتە باعث ئاڵۆگۆڕی گەورە تازە فعلا لا أقل فعلا والأم شرایطا مبارزه مسلحانه و دەست بۆ تفەنگ بردن و بەو شێوە پێشمەرگایەتی و ئێمە پێشتر ئەمان کرد تەسیرێکی زۆر کەم و بگرە لە زۆر وەختا تەسیری پێشەوانەی ئەبێت لەنێو کۆمەلگا ئەمانە ئەو دەرسانەیە کە ئیمڕۆ ئەبێ نەسڵی ئیمڕۆ لە ئەو هەمبەستەگی و ئەو کۆچەکە لە مەریوانە لە 47 ساڵ لەمەوبەرەوەبوون ئەبێ وەری بگرن و بە وریاییەوە خەتەرەکان ببینن بە بەرچاویان ڕۆشن بێ بزانن سەفی دۆست و دژمن کامەیە و بە پێی ئەو ژێرەیە بتوانن جامعی بۆ سازمان بدەن و بتوانن ئەو ئەتحادەوە ئێژی مایەی زامنی سەرکەوتن و لادانی جامعەس لە نائەمنی و سەناریۆگەریکی خراپ بتوانن بە ئیسلاح جێبەجێ بکەن و نێڵن جامع بکەوێتە داو ڕەشاییەک و بە ئیسلاح چاڵێکی گەورەتر لەمە ئیسە هەیە. زۆر سپاس هاوڕێمەوین وەختمان زۆر نەماوە بگەڕێنەوە بۆ
فەردا و ئەو دەورانەی کە لە شاری مەریوانە کە خۆت لەوێ بووی خۆی دەستەندەرکاری ئەو کۆچە تاریخیە بووی مشەخەسەم گەڕێنەوە بۆ ئەو فەزا ئەگەر خاتراتێ ئەگەر قسەیەکی تایبەتی ئەگەر شتەیەکە گرنگ بێ بۆ وەدەستگرتنەوەی ئەم نەسلەی ئێسش لەو دەرس و تەجروبانە شتەیەک لەو مبارزاتە ئەگەر پێت وابێ لازمە وەکو خاترەی باسی بکەی یەک دووسێ دەقە وەختمان ناوە فەرموو. خاترە زۆرە لەوانەیە بە ئەم بەرنامانە هەموو خاترانە نەگێڕێنەوە جگە لە خاترە زۆرە بە خۆشیەوە دەیان کەس لە هاونەسڵەکانی من هێشتا لە قەیدی حیاتان و ئەوان و هەمومان خاتراتێکی زۆرمان لەو ڕابطە هەیە بەڵام تەجروبەیەکە هەیە ئەویش ئەوەیەکە نەسڵی جوانی ئەو ساڵ و نەسڵی جوانی ئیمڕۆ وەختێ تماشاکەی بە جورئەتەوە ئەتوانین بڵێن کە ئەمڕۆ زۆر جەسوورترن زۆر تەوەقعیان زۆرتر هادەبانترەوە چاویان بە دنیای کریاسەوەکە پڕیە لە ئیمکانات وەلێ لە عین حاڵە چاویان بە دنیای کریاسەوە کە پڕیە لە هەڵاواردن و تەبعیس بۆیە زۆر جەسوورن زۆر لێبڕاون ئەمە خۆی نقطەخوەتێکی زۆر گەورەیە زمانی ئێمەی هەروەها بوو نەسڵی ئێمە هەم لە نێو شاری مەریوان نگابانی ماڵە چۆڵەکانی خەڵکی ئەدا هەم لە پشت پادگانی مەریوان محاسرەی پادگانی ئیدامە ئەدا هەم لە مەحەلی کۆچ و لە ئوردوگای کۆچ خەریکی زەحمەتکێشان بوو بۆ بەهداشتی کۆچ بۆ دابینکردنی خۆراک و ئەمانەی کۆچ بۆ گێڕانەوەی ئەخباری کۆچ و هەموو ئەوانە و ڕەهبەران وە کەسانێک وە خەڵک ئەیان ناسن و توودەین و اعتمادیان پێ ئەکردیە نەقشی ئەساسیان هەیە فوادی مستەفا سڵتانی هەموو ئێوارەیەک ئەهات لە مەیانی کۆچە ئەخباری مزاکرەی شەورا و یا هەیئەتی خەڵکی لەگەڵ پادگان و نیروگەر نظامی جمهوری ئیسلامیە بۆ خەڵک ئەگێڕایەوە ئێوە ئێمە گەیشت لە ئەم حەسە لە مردمی ئەپرسی چی بکەین هەنگاوی بعدی چی بێت شۆرایەک بوو بۆ خۆی ئەو مەیدانە منزورم ئەوەیە کەسانی تر وەک عەتای ڕۆستەمی فاتحی شێخەلیسلامی و زۆر کەسی تر کە لەوێ خەریکی دەوا و دەرمان و خەریکی کارهایەکی اجتماعی بوون و بەداخەوە بڕێکیان ئێستا نەماون کەوتونە بەر پەلاماری جەنایەتکارانەی جمهوری ئیسلامی و ئیعدام کراون هەموو ئەوانە بە ئێمە ئەژێکە ڕەهبەرانێک وا لە نێو خەڵکا شناختە شدن خەڵک ئەعتمادیان پێکات خەڵک قسەیان لێ وەرئەگرێت ئەتوانێت تەئسیری زۆریان بێ یەک شتریش قاتعیەتە بەرامبەر بە ئەوە کە تۆ ئەگەر عەقیدەت بە ئەوە هەیە کە ئەبێت بە یەکێتی خەڵک بە هەمبەستگی خەڵک کاری بۆیتە بەرەوە نابێت لەوە پاشەکشک بکەیت و لەوە نکول بکەیت مەسەلەیەتر ئەوەیە ئەگەر تۆ عەقیدەت بە ئەوە هەیە کە ئەبێت عەلەی ئەم شەڕە بێسی نابێ بە هیچ تەرفەندێکی تر بە هیچ شتێکی تر بۆ ئەوە کە جارێ با ئێمە هۆشمان بە خۆمانەوە بێ با جارێ هەمومان یەکێ بینجا لەو دووە ئەتوانین ئەم قسانی شە بکەین بتوانی کڵاو بچێتە سەر و پاشەکشێ پێ بکەین قاتعیەت لەوا وە قسەی خۆکردن و ئەوەی وا بە نەفعی خەڵک و جامعەز ئەوە بە سەرنجام گەیانن ئەوە یەکێک لە ئەو شتانەیە یەکێک لە ئەو عرسانەیە کە ئەتوانێت ڕەمزی سەرکەوتنی خەڵک و جوڵانەوەی خەڵک بێ لە شرایەتی ئیمڕۆدا هیچ زۆر چاوەڕوان ئەکرێت کە بازە مەبارزاتی توودەی خەڵک بێتەمەیان تماشای سەرکوتکەن تماشای زیندانی و ئیعدامکەن تماشای بێدەرەتانی ژیانکەن تماشای سەختی مەعیشەت و بێکاری و گرانی و ئەوەی وا بەدبەختیە جمهوری ئیسلامی بە ئەم شەڕا هێناویتە سەر خەڵکە ینی چاوەڕوانی ئەوە ئەکرێت کە بازم کۆمەڵانی خەڵک بێنەوەمەیان بازم جنبشی توودەی سەر هەڵباتەوە بەڵام ئێمە دیومانە 96-1940 ئەم ساڵی ڕابردوو هاتەمەیان بەڵام ئەلا ڕغبی ئەو هەمووە لە خۆبردووی و گیان فدایی و زەحەماتەکە کێشرا دەستکەوتەکانی ئیدامەدار نەبوو دەستکەوتەکانی نەبوو بە شتێکە بمێنێتەوە بۆ دەحفەکانی تر کەوایە چی بوو ئەوە بوو ئەوە بووە ئێمە لەم بەرنامە عەرزمان کرد ئەویش ئەوە سەکە یەکێتی اتحاد سازماندراوی ئەگەر ئەم سازماندراوی و اتحادە ئەگەر سازمان و هەمبەستگی هەبێت قەتعەن ئەو شۆڕشە ئەو جنبشانە وا تێنەمەیان ئەو هەڵچوونانە وا تێنەمەیان ئەو مبارزە جەماوەریانە وا تێنەمەیان قەتعەن ئەتوانێت دەستکەوتێکی زۆری بێت و زۆر بتوانێت کاریگەری بێت لە پاشەکشێکردن بە جمهوری ئیسلامی و لە نەهایەتە سەرنگونکردنی جمهوری ئیسلامی زۆر سپاس هاوڕێ هەمایان متفەقا وەختمان نەماوە سپاس بۆ تەوزیحەکانت بەرحاڵ قسە و باسەکان جالبە
لازمە زۆرتر قسە باسمان کرای بەڵام مەحدودیەتی کاتی جازەمان پێ نادا. سوپاس بۆ تەوزیحەکان و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. زۆر مەمنون. زۆر سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەو ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم.